تەمەنی نزیکەی 6 ساڵە و کشتتوکاڵکردنی لە باو باپیرانیەوە بۆ ماوەتەوە. بە بیرەوەری خۆی ساڵانە بێستانیان کردووە و بۆ ئەم ساڵیش زیاتر لە 3 تۆن تۆوی ترۆزی و کاڵەگی چاندووە. ئێستا سەرەتای دەستپێکی پێگەیشتنی بەرهەمی بێستانەکەیەتی و لە دووی کاڵەگە پێگەیشتوەکان دەگەڕێت تا بیڕنێت و بیبەخشێت بەو ڕێبوارانەی ڕێیان کەوتۆتە گوندەکەی. ئێمە بێستان زۆری شەکەن ئیسا بۆ نمونە منیم ساڵ دەورجەی سێتەن ئەو ناوە هەروەرتەکە بڕین تۆگەشی پێوەکەین و ئێتر خۆمان لێ خۆین و بۆ خزم و چشتێتە ناوێەوە یان بەرادەر شتێت هەنێکی بووە بین و دەستانەیە خۆم خەری کاڵەڕنی مەزەلاماتە لەولاوە یعنی کاڵە گرنێ مام تامان و نەبیمان و نەبین میکردە ینی هەر بەخوای سەر نازم کێ بووە ئارەوەڵا خەڵکمان لێ من هەندەکردووە. بەخشینی بەرهەمی بێستانەکان نەریتێکی کۆنی سنووری قەزای چەمچەماڵە و خاوەن بێستانەکان یا خۆیان بەرهەمەکانیان بە ئۆتۆمبیل لەوە دەهێننەوە و لە گەڕەکانی شاردا بەسەر ماڵاندا دابەشی دەکەن یاخود بە پێچەوانەوە هاوڵاتیانی ناسیار و نەناس ڕوو لە بێستانەکان دەکەن و بەشی خۆیان و هاوسەکانیش دەبەنەوە. وەرتەکەی ئەبرین زستان اینجا بەهاری لە مانگی 5 ئاخر مانگی 4 و لە ئەو بینە ئەیکەینە بێستان تۆی پێوە ئەەکەین ئەجا کە پێ ئەگەیە بۆ خۆمان لێ ئەخۆین و ئەگەر خزم بەش خزمێک بەش هاوسێ و بەش ئەمانە ئەوەی کە کاڵەگی نەبێ بەشێ دەین. ئەجا کە تەواو بوو هەنێک کاڵەگی تیا ئەمێنێتەوە ئەڕزیە بۆ خۆمان دێن تۆوەکەی ئەگرین کاڵەگەکەی فڕێدێن و تۆوەکەی ئەەکەینە شتێکەوە هەڵێگرین بۆ ساڵێتر. حوت چواردە بۆ 27 پێگات ئیتر ئەو کاڵەکە کەتێ کاڵەکە ماشەڵا زۆرە لێ ئەبینەوە لێی تەوزیعەکەین بۆ خزم و دۆست و برادەر و ئەوانە کۆمەڵی خزم و شتیشەیە حەزیان لێ کە بێن بۆ ناو بێستانەکە تاموچێژێتری هەیە لەم دەشتا پێیان خۆشە بێنە ئەم دەشتە خۆشە کە تێن لێرانە ناو بێستانەکەی خۆ قەزی ئەوە نیە کاڵک زۆرە بەڵام کە تێن لێرانە لایەن زۆر خۆشە و ئێستا بەرهەمی ناوخۆیی کاڵک بە ڕێژەیەکی بەرچاو لە بازاڕەکانی هەرێمدا هەیە و نرخی 4 تا 6 کیلۆی 1000 دیناری عێراقیە. بەشێک لە وڵاتیانیش کاڵەکی نێو بێستانەکان لە ئامێرە ساردکراوەکاندا هەڵدەگرن تا لە وەرزەکانی تردا بەکاری بێنن بەتایبەت لە دروستکردنی شەربەتی سروشتیدا. خاون بێستانن ساڵانە ئەنواعی بەرومەکانە چێنن چی کاڵک چی ترۆزی دەستدانە ڕووی کەسەوە بەڕاستی تەنها ئامانجان بۆ خێرخوازیە بۆ خزمەتکردی ئەو ڕێبوارانەی کە دێنە ناوچەکەەوە هیچ ئاماجێکیان لە ساکردنەوەی ئەو بەرەمانە دانیە. من ئەمڕۆ هاتووم لە ڕاستیە دەستیان نەناوەتە ڕێمەوە 6 ئەلاگا کاڵک و ترۆزی وانم بردوێتەوە بۆ ماڵەوە. لە هەرێمی کوردستان لە بێستانەکاندا بە زۆری شووتی و کاڵک و ترۆزی لێ دەچێنرێت و ساڵانە هەزاران تۆن بەرهەمیان دەبێت بەڵام تا ئێستا نەتوانراوە بە شێوەی گەورە و فراوان سود لەو بەرهەمانە ببینرێت. ڕزگار جەبارێن ئارتی گوندی کانی سارد.